السلام عليكم ورحمة الله. برسال قلق أكريد لويكا بوسي زيرو زيو دا بازي لنيو زنجا كان ده. طبعا زنجي أمريكا و إيران لو دوادا زور زي عواز بولا در حيوشتا خرابة كاني زنجي نيوان أوكرانيا وروسيا. أما هو كاري سرچي بويكا زيرو زيو دا بازي لبر أوي زيرو زيو دجاكيان نوتا نرخي نوت هردما برز بوا دولار بنرخ أبيتو وزير دعا بسيط. أما واي كرد كا حاوچێشەکان بە تەواوی پێچەوانە ببنەوە وەکوی کە ئینسان پێشبینی ئەکرد بۆ چونکە ئینسان پێشبینی ئەکات لە کاتێک کە جەوەکە ژنگەکە ئارام بێت، بەڵام کاتێک کە شەڕ دروستە بێت جەنگەکان بە شێوە گشتیەکەی هاوچێشەکان ئەگۆڕن، بە تایبەتی شەڕی ئێران و ئیسرائیل بە تەواوی هاوچێشەکەی زیاتر گۆڕی بۆ چونکە ئەم شەڕە کاریگەری نەرێنی هەبوو لەسەر ڕێژەی نەوت و لەسەر نرخی نەوت لە جیهاندا. بۆش ئەوانەی کە پێویستیان بە نەوت بوون ناچار بوون دۆلارێکی زیاتر دەستەبەر بکەن بۆی کە نەوت بکڕن بەو نرخە زۆرەی کە ئێستاکە لە بازاڕدا مامەڵەی پێواکرێت. ئەوانەی کە زێڕیشان هەبوو ناچار بوون زێڕەکانیان بفرۆشن و کۆمپانیا مەزنەکان بۆی کە دۆلاریان دەست بکەوێت بۆی کە نەوت بکڕن. ئەمە وای کرد کە فرۆشتنی ئەم زێڕانە بۆ دەستەبەرکردنی نەوت وای کرد کە دۆلار کەمتر ببێتەوە لە بازاڕە بۆشە نرخی زێڕ بەرز بوویەوە و لەولادا زێڕ دابەزی. لە ئەنجامی ئەوەشە خەڵکانێک بەداخەوە بە ناهۆشیاری زێڕەکان تا ئەمڕۆ ئەفرۆشن و ئەزانن کە زیاتر دابەزێ زێڕ بەبێ ئاگایی لە سیستەمەکە ئەچن زێڕی خۆیان ئەفرۆشن. لە ئەنجامی ئەوەی کە ئەوانی کە پێویستیان بە پارەکە بوو زێڕیان فرۆش و ئەوانی کە ناهۆشیار بوون بە ناهۆشیاران زێڕەکەیان فرۆش وایان کە لە بازاڕە زێڕ زیاد بێت یاخود لە بۆرسەیە زیاد بێت بەمەش دایمەن لە ئابووریشە عەرز و تەڵەبەیە داواکردن و خستنە ڕوو ئەو شتەکە زۆر کرا خستە ڕوو تەڵەبی کەم ئەبێتەوە یەکسەر نرخەکەی دابەزێت. بەرحاڵ ئەمە جەنگەکە بوو بۆ هۆکاری ئەوەی کە زێڕ و زیوەکان لە بەرزایەکی زۆر کەمێک بێتە خوارەوە یاخود بەڵام زیاتر هاتە خوار لەو کەمێکە پێشبینی ئەکرا. ئەوەی کە ئێستاکە گرنگە پێتان بڵێم ئەوەیە کە لە نێو جەنگەکانە هیچ کەسەی ناتوانێت شیکاری بکات، چ شکاری ئابووری چ شکاری سیاسی. بۆ لەبەر ئەوەی نە ڕێکەوتەکانە ڕێکەوتنن نە لە کات کە ڕاگەن کە ئاشتی بەرقەرار بووە و شەڕ نەماوە نە ئەمە ڕاستە نە شەڕەکانیش سەر و بنی دیارە. لەبەر ئەوە هەرچی شیکاری بکە لە ڕووی سیاسی و ئابووریەوە هەڵە ئاکات بۆ چونکە نادیارە. هەم کەساتی ترامپیش نادیارە کە نازانین ئایا چ بڕیارێکە دات و پێشبینی چ بکەین بۆ ئەوەی کە بڵێن شەڕەکە ڕائەگری یان دەست پێکاتەوە. خۆتان بینیتەن ڕێکەوتنیان کردو و ئیمزاشیان کردو و دەست بە کار بووش بوون بۆی کە شەڕەکە ڕابوەستێت و بگەنە کۆتایی. لەمان کاتژێکسەد بوو بە شەڕ دزارێکی تر لە بەندەرەکانی عەمانە بین دوو باخیریان تەقاندەوە شەڕەکە دەستی پێکردەوە. کەواتە لەبەر نەبوونی نادیاری وەزعەکە ئینسان ناتوانێت شیکاری بکات. بەڵام ئەوەی کە دیارە پێتان بڵێم ئاگادار بە ئەم شەڕە خۆ تا هەتایە نییە. ئەم شەڕە کاتیە هەردەمە شەڕەکە وەستا ئەو کات ئەتوانین بڵێن نرخی زێڕ و زیو دووبارە بەرزە بێتەوە بۆ چونکە سیستەمەکە هێشتا هەر لە ئارادایە. ئەم سیستەمە دەجالیە دراویە ساختەچیە کە دۆلار بێ ئەوەی هیچ کانزایکی لەگەڵ دانراوێت چاپەکرێت. لە ئەنجامی ئەم چاپکردنەیە کە خەڵک ڕوو لە بانکە کات بە شەرتێک ڕێژەی سوودا بەزێنن ئیتر سیستەمەکە دێتەوە سەر دۆخی خۆی کە چی لەگەڵ خۆی دینێ بەرزبوونەوەی نرخی زێڕ و هەڵ ئاوسانی جیهانی لەگەڵ خۆیان دێنێت کە ئێستا کە وەستاوە ئەم سیستەمە لەگەشە وەستاوە ئەگەر لەگەشە بوەستێ خەتەرە بۆ سەر ئەمریکا بە تایبەتی جیهان بە شێوە گشتێکەیە. کەواتە ئەبێ ئەم سیستەمە بەردەوام بێت بەوەی کە ئەبێ قەرزی ڕێبەوی بکرێت لە بانکەکانە بە تایبەتی بانکە جیهانیەکانە وەکو بانکی احتیاطی ئەمریکی و سندوقی نەقدی دووەلی و بانکی نێودەوڵەتی. ئەم بانکانە ئەبێ پارە چاپ بکەن و ئەبێ خەڵکانیش قەرز بکەن بە شەرتێک ئەبێ ڕێژەی سووک دابەزێنن ئینجا خەڵک ڕوو لە قەرزەکە بکات کە ئێستا ئەم بە وەزع وەستاوە بۆ دووشت وەستاوە بۆ بەرەنگاربوونەوەی هەڵ ئاوسانی ناوەخۆی ئەمریکا و لەگەڵ ئەوەشە
بۆ ئەوەی کە بەهای دۆلار بەرز بێتەوە بۆی کە بەرەنگاری هەڵ ئاوسان ببنەوە. کەواتە هەردەمایك شەڕ وەستە ئاگادار بن. ئەم سیستەمە دێتەوە سەر سیکەی خۆی، ئەو کاتە جارێکی تر زێڕ و زیو بەرزە بێتەوە زۆر لەو ڕێژەیەی لەو نرخەی کە پێشتر لە سەری بووە. کەواتە ئەوانەی کە هەیتیان قەت با بەزەر نەیفرۆشنەوە و ئەوەی کە پێشەکرێت ئێستا باشترین دەرفەتە بیکردنەوە لەگەڵ ئەو شەبینی بانکەکان ئەو کاتە ئێستاکە زۆربەی زۆری بانکە جیهانەکان زێڕەکڕن، یعنی لەنێو لە دەستپێکی شەڕەکان هەتا ئەمڕۆکە ئەبینی کڕیاری یەکەمی زێر لە جیهانە بانکەکان بۆ چونک ئەزان کە ئەمە دەرفەتێکە بۆی کە لە داهاتووە قازانجێکی زۆر بکەن یاخود زێڕە زەردەکە بۆ ڕۆژی ڕەش بەکاربێنن. کەواتە ئەوەی کە هۆشیارە ئەزانی کە ئەمە دەرفەتە و ئەوەی ناهۆشیارە ئەیفرۆشێتەوە ئەزانی زێڕ و زیو دائابەزێت لەوە زیاتر نەخێر. ئەمە سیستەمێکی دەجاری لە پاڵ ئەم بەرز بنەوەدایە کە ئێستا سیستەمەکە وەستاوە تۆ بۆ ئەیفرۆشی بەزەر. ئەگەر هەشتا ئێستاش پێتاڵم بیکڕە بەڵام بە شەرتێک هیچ مڵکێک نەفرۆشیت، یعنی زۆر کەس پرسیارەکە خانوو بفرۆشێ ئارزەکە فرۆشتێ سیارە بفرۆشە یان پارەی لە ئیشێکە بەگەڕ خستۆ پارەکە دەربێن نەخێر. من هەمیشە وتمە ئەو پارەی کە لە ماڵت دادناوە هیچ ئیشی پێ ناکەیت هیچ بازرگانێک نازانیت ئەو پارێ دامنی لە ماڵێ بیکە زێڕ و زیو چونکە بۆ درێژ مەودا ئاگادار بە ئەمە زۆر گرنگە. تۆ ئێستا بیکڕی بەیانی دابەزێت مەڵێ پێی وتمە ئەوە بە قسەی ئەو کڕیمەوە ئێستا دابەزی و نەخێر من ئەلم بۆ درێژ مەودا بۆ 6 مانگ دانی بۆ ساڵێک دانی بۆ 2 ساڵ دایبنێ لە زیاتی ئەو پارەیە کە دایبنێ بڕۆ بەو زێڕ و زیوە بدە ئەو ئەبینی پاش ساڵێکە مامەڵە بکە نەک لە مانجێکە دابەزی تۆ نیگەرانبی لە 2 مانگە دابەزی تۆ نیگەرانبی شەڕێک دێتە پێشەوە تۆ نیگەرانبی ئینقلابێکی ئەسکەری ئەکرێتیان هەر شتێک نەخوازرا ڕۆدا تۆ بچی کڕی بێتن و بەو هۆکارانش دابەزێت تۆ نیگەرانبی نەخێر بۆ درێژ مەودا دایبنێ و سەری مەکە ئەمڕۆ هەڵکشاوە ئەوڕۆ سپێنی داکشاوە ئەمانە مەکە پێوەەر بەڵکو بۆ درێژ مەودا بیکڕە و ئەوەی کە هەشتا بە زیان مەیفرۆشەوە و ئەم شەڕەژڕا بوەستێ دڵنیا بە زێڕۆزی و زۆر لەو نرخی زیاتر بەرزە بێتەوە ئەوەی کە لە داهاتوو کە بە ئۆنسێک لە 50 وەڕەقەی تێپەڕاند دڵنیا بە لەو ڕێژێش زۆر بەرزە بێتەوە بەڵام لە درێژ مەودایە نەک لە شەو ڕۆژێکە یان لە ماجێک و دوانە بۆ درێژ مەودا دای بنێ ئەگەر ئەزانی بەگەڕیشی بخی لە عرزێکە بیدێکە بزانانی ئەو عرزە بەرزە بێتەوە یان لە خانوویەکە لە دوکانێکە لا شتێ شتانەکە ئەیکەیت ئەمە بێگومان زێڕشی بۆ فرۆشی کێشە نیە بەڵام بە ئەو پارێکە پێویست پێی نیە بە زێڕ و زیودا لە داهاتوودا ئینشاڵڵا بئیذنی الله خێری باشی لێبین لەبەرەوەی سیستەمەکە وە ئەخوازێت نەک بڵێ ئەمە پێشبینیەکەوە علمی غەیب ئەزانین نەخێر وەالعیاذ بالله کەسمان علمی غەیب نازانین بەڵام سیستەمەکەمان لەبەردەستدایە لەبەرچاومانە بەوەی کە زێڕ و زیو لە داهاتوودا زۆر بەرزە بێتەوە هەتا ئەم سیستەمە بەردەوام بێت قەت لە کڕینی زێڕ و زیوە پاشگەز مەبنەوە ئەگەر پێویستان بە پارەکەی نییە. والسلام عليكم ورحمة الله.